لێ بەڕێزان لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان لە پرۆگرامی مایکی خەڵکدا ئەمڕۆ 1/6 ڕۆژی ژیانی منداڵانە لە هەرێمی کوردستان قسە لەسەر ئەم پرسە دەکەین و دەپرسین چی بکرێت بۆ باشترکردنی گوزەران و ژیانی منداڵان لە هەرێمی کوردستان. ئەم پرسیارە ڕەنگە بەلای هەندێک کەسەوە بە ئاسانی تێپەڕێت، بەڵام ئەوەی کە ئێستا قسەی لەسەر دەکرێت نەوەی ئێستای هەرێمی کوردستانە کە نەوەی گەنجانن بەو شێوەیە کە هەندێک پێیان دەڵێت نەوەی جەنگ و ئەم نەوەیە وەک سەرکردەکان و بەرپرسە حکوومیەکان زۆرجار دەڵێن گەنج داینەمۆی ئێستای کۆمەڵگەی کوردیە، بەڵام دەپرسین منداڵان چ بایەخێکیان پێدراوە کە لە داهاتوودا ئەم منداڵانە دەبنە داینەمۆی کۆمەڵگەی کوردی یاخود داینەمۆی کۆمەڵگەی هەرێمی کوردستان، بە شێوەیە کە لە ئێستادا زۆرێک لەو پەرسانەی کە ڕوبەڕووی بەرپرسان و لایەنە حکوومیەکان دەکرێتەوە ئەوەی کە ڕەوشی منداڵان لە چه ئاستێکدایە، بە شێوەیە کە لە ئێستادا چینی هەژار هەیە لە کۆمەڵگەی کوردیدا و چینێک هەن لە منداڵاندا کە پێیان دەوترێت منداڵی ئیشکەر و لە بارەی پرسی خوێندن و منهەجی خوێندن لە هەرێمی کوردستان زۆرجار ئەم پرسیارە ڕوبەڕووی حکوومەت دەکرێتەوە بەوەی کە منهەجی ئێستا منهەجێکە کە خوێندکار زۆر تووشی ترس و دڵەڕەوەکێ دەکات و کاریگەری هەیە لەسەر منداڵان و هەموو کەس بەو ئاسۆیە دەڕوانن کە لە ئێستادا دەبێت خوێندن ببێتە سەرەتایەک بۆ دروستبوونی کۆمەڵگەیەکی تر لەوەی کە منهەج لە ئێستادا بگۆڕێت بۆ ئەوەی منداڵ بە شێوەیەکی تر گرنگی بدرێ بە تواناکانی، گرنگی بدرێ بەو داهێنانانەی کە لە هەموو کۆمەڵگەیەکدا هەیە و منداڵ لە ئێستادا کار لەسەرەوە بکرێت کە لە داهاتوودا بتوانێت کاری جوانکە بۆ کۆمەڵگا و لە زۆر وڵاتدا کار بۆ ئەوە دەکرێت کە منداڵ هەر لە منداڵیەوە کار بۆ ئەوە دەکرێت کە سەرکردەی سیاسی دروست بکرێت لەوەی کە کاریگەری ئەو پەیامانەی کە سیاست و هەموو کایەکانی تری ژیان هەیەە ئەو کاریگەری لەسەر منداڵان بە بۆ ئەوەی سەرکردەی سیاسی و سەرکردەی کۆمەڵگە دروست بێ. بەڵام لە هەرێمی کوردستانە دەپرسین ئایا ئەمە هەیە و تا چەند بایەخ درراوە بە منداڵان بە ژیانی منداڵان لە دیوێکی ترەوە خێزانەکان دایکان و باوکان و هەموو ئەو ڕێکخرا و ئەو لایەنانی کە هەند لە هەرێمی کوردستان کە ئەگەر ڕێکخراوی منداڵان بنیان لایەنە پەیوەنددارەکانی وەکو پەرلەمان و لایەنە پەیوەنددارەکانی وەزارەتی ڕۆشنبیری یان پەروەردە یان هەر وەزارەتێکی تر تا چەند بایەخیان داوە بە چینی منداڵان وەچی کراوە بۆ منداڵان وەچی بکرێت بۆ ئەوەی ڕەوشی منداڵان یاخود ژیانی منداڵان بەرەو باشتر بڕوات لە هەرێمی کوردستان دەکا. زۆر جار وتراوە کە کێشەی سیاسی و کێشەی دارایی و لە ئێستادا ئەم کێشەی کە هەیە کە قەیرانی داراییە بەرەو هەرێمی کوردستانی گرتووە وەک دەوترێت کاریگەری هەیە لەسەر منداڵان بە شێوەیەک لە بەرەوەی کە کاریگەری هەیە لەسەر ژیانی خێزانەکان و سەرنجام ئەو کاریگەریە بە شێوەیەک لە شێوەکان دەچێتە سەر پەروەردەکردنی ئەو منداڵە یاخۆت بەسەر ئەو پەروەردەکردنەکە منداڵ دەبێتە قوربانیەکی کێشەکانی ئێستای کۆمەڵگەی کوردی. دەپرسین چی بکرێت بۆ باشترکردنی ژیانی منداڵان لە هەرێمی کوردستان لە ڕۆژی جیهانی منداڵاندا کە هەموو ساڵێک لە 1/6 هەموو ساڵێک ئەم ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی منداڵان دانراوە. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیە بۆ چوونەکانتان دەخوێنینەوە و دەتوانن ڕاستەوخۆ لە ڕێگەی ڤیدیۆسکای بۆ لەگەڵماندا بەشدار بن. یەکەم پەیوەندیمان لە سلێمانیەوەیە زاندی لەگەڵماندایە. ئەم کاتت باش. ئێوارەت باش. بەڕای من تۆڕێکی زۆر جوان هەڵبژاردووە. بەڕای من چینی مناڵ هیچ شتێکی بۆ نەکرا لە وڵاتە حکومەت یاریان گوزان بە پرسیارە مناڵ چینێکی من سەدەمێکی مناڵی فێری سیاسەت دەکرێت. مناڵ لە سەدەمەوە سیاسەتی پێویستیان بە ژەوندێکی کە فەرمانێ بداتەوە چینی باشکردنی منهەجی خوێندنی منهەجێکی بۆیەتە پێشەوە ئەو منهەجە خوێندنی سەرەتایی مناڵ نیە مناڵ تااقەتی خوێندنی نامێنێ یان لە ڕێوەچە چینە کە بودجێکی دارایی کە کێشەی لە حکومەتە دروست بووە دەکڵاوەکە مناڵەکانیان نێنێ بازار من بە ڕۆژی جیهانی مناڵانە مناڵ بە هیچ شێوەیەک ئەو ماخی نازانێت چیە نازانە یادێت چیە لە بازار ئیشەکە یعنی چینێکی گەز و فەقیرە مەجبوری من بەڕای من حکومەت بەپرسە لەوەی کە ئەو کەسانی هەژارێ مناڵەکانیان نێڵێ بێن بەردەم ئیشکردنەوە لەبەر ئەوەی خەڵکی کوردستان چاوەڕێی دەست لە حکومەتە بەڵام حکومەت هیچ ئاڕێ لە مناڵی فەقیر نایەتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. هەر لە سلێمانیەوە کاک ئاسۆ لەگەڵماندایە. سڵاو دەبێ کاک ئاسۆ.
کاتێ باشکاگە شوان زۆر سپاس هەموو کاتێکت باش. کاک شوان دەرماڵەی مناڵان 10,000 دینارە. بەڵێ من پرسیار لە حکومەتی هەرێمەکەم لە زمانی عوسمانیەکانەوە ئەم دەرماڵەیە بووە کەمە چۆن مناڵ بە 10,000 دینار بەخێوە کرێت. مەبەستە دەرماڵی موچەی فەرمانبەرانە؟ بەڵێ 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 کاگەسم هیوادارم ئەو دەرماڵەیە چاپ کرێت وا بێ کە لەگەڵ گوزەرانی باری ئەمڕۆ بگونجێت و مناڵێک بە 10,000 دینار بەخێو ناکرێت. بەڵێ زۆر سپاس دەکەم بۆ تەوەرەکەت هەر لە خۆشیابن. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. هاوڕێ لە قەڵاتزێوە. ئێوارە باش ئێوارەت باش کاکاوڕێ. دەستخۆشە بەرنامە جوان دێکم بە زۆر قوربان. سپاس دەکەین. بەڕاست بە تەوەرەکەی زۆر جوانە بۆ ئەوی منداڵ ئەو برادرە پێشێستا قسەی کرد ڕاستی لەهانی حکومەتە هیچ دایقیکەم بە لەهانی منداڵەوە نەدا و نازانم ئایا حکومەت بیرێکی لێکردێتەوە بۆ منداڵ یان نا. من باشە کاکاوڕێ بایەخدان بە منداڵ دەبێت لەکوێوە دەست پێ بکرێت لە خوێندنەوە لە بوارێکی تر لەکوێوە کە وەک خۆتەڵی بایەخیان نەداوە ئەگەر بایەخ بدەن دەبێت چی بکەن؟ دەست خۆش زۆر جوانە سەرەتا بێت لە ماڵەوە دەست پێ بکردن بەڵام بەتاخەوە ئێستا توانێت تۆ کوچە کۆڵانەکانی قەڵاز دار نەدیوە یانی نە یاریگایەک بۆ منداڵەکان نە شوێنێک کراوە من ناڵم نەکرا بەڵام زۆر کەمی کراوە زۆر یانی بەلاوازی کراوە. من هیوادارم ئەو بەرپرسانە ئێستاگەر جان لێ بێ هیوادارم بایەخ بە منداڵ بدرێ. سپاس دەستخۆشی بەرنامە لێکم بەخۆ. زۆر سپاس بۆ کاکاوڕێ لە قەڵاتزێوە. جەلال لە سلێمانیەوە لەگەڵماندایە. ئەم کاتێ باش هەموو کاتێکت باش کاک جەلال. ڕەجان بنسبەتی مناڵان و بایەخدان بە مناڵان بەڕاستیەکەی کۆمەڵێک لایەن هەیە پێویستە ڕەچاوی بکرێت لە بەخێوکردن یا پەروەردەکردن یا بایەخدا بە مناڵان. بە نمونە ئاستەکانی خوێندن. ئاستەکانی خوێندن هەر لە باختی ساوایان و هەتاوکو دواخۆناکانی خوێندن بەڕاستی پێویستە ئەو بەرنامانەی خوێندن پرۆگرامەکانی خوێندن بە شێوەیەکی ئەوتۆ بێ کە لە کۆمەڵگادا ئەو مناڵە سوودی لێبینە کە بۆ کۆمەڵ سوودی لێبینە کە کۆمەڵ لە داهاتوە سوود لێبێت نەک ئیستا ئەبینی هەر کەس لەم وڵاتەوە لە وڵاتەوە دێتەوە بەرنامەیەکی پێ بەخواستی ئەو بەرنامە ڕێژی ئەکرێ بۆ پرۆگرامەکانی خوێندن یا بەخواستی ئەملایەن و ئەولان کە لە ڕاستیە ئەوە لە سوود و لە قازانجی مناڵانی ئەمە لە لایەکی تریشەوە باسی ڕێکخراوەکانی مناڵانەکرێ. ڕێکخراوەکانی مناڵان ئایا ڕێکخراوەکانی مناڵان هەموو ئەو مناڵان ناگرن کە لە کوچە و کۆڵانەکانی شارەکانان لە ئاستە نزمەکانان لە ئاستە ناوەندەکانان یا تەنها گرێدراون بە چەند لایەنێکەوە بە چەند کوچەیەکەوە بە چەند کۆڵانێکەوە بە چەند گەڕێکی دیاریکراوی. سپاس بۆ کاک جەلال. خالید لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاو لێ بێ کاک خالید. کاک خالید سڵاوت لێ بێ. ئەلۆ گوێ لێمانە؟ سەلام. زۆر سپاس. فەرموو کاک خالید. بەرەشارێکمانە بوو. بەڵێ فەرموو. بەسەربەت مەکتەبێ بەڵێ پۆلیسەی ثانەوی بەڵێ ئێستا ئیمتیحانی نیشتیمانی یەکجار گیرانە سیارێکی زۆر 50 فشار بۆ دێتەوە هەمووی ئەسیرەت بۆ دێتن هەموو نقطە ڕاشە دەبی نابلی دەربچیتن مدیر دێتن دەرێ دەربچی ساقیتی ئەوکو دەبێخەوە بەڵێ بەڵێ سپاس بۆ کە خالید لە هەولێرەوە. نەسرین لە عەربەتەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش نەسرین خان. ئەم کاتەی تۆش باش برا بە ڕێزەکەم. سپاس دەکەین. فەرموو. تەحەفەم بێەوەی مەمنون. زۆر سپاس و تۆڕەکەش دەستخۆشی بەرنامە لێ یەکەم. زۆر سپاس نەسرین خان. کاکەی بەڕێز کامەیە حکومەت کامەیە بەرپرسی ئەم نیشتیمانە و ئەم کوردستانە بۆ من کە خاوەنی هەژ مناڵم یەک کەسم بەسەر خێزانم یەک موچەم نییە لەم کوردستانەیە کامەیە مافی مناڵ کە مەکتەبی کامەیە موچەی کامەیە بۆ ئەم ساڵ مناڵمەیە لە پۆلیەک ئەسێ جانتان بۆ کڕۆ کە ساحێبی دینارێک نیم چیەکرێ بۆ مناڵ بۆ ئەم خەڵکی فەقیر و هەژار ساحێبی موچێ نییە ساحێبی ژیانی نییە کامەیە حکومەت سەد جار خۆزگە هەڵە بەستین بە
حکومەتی بەعس کە ژیانی مناڵ سەربەرز بوو لە سەر نیشتیمانە و لە سەر حکومەتە هەرێمە کوردستانەمانەوە. چۆن سەربەز بوو نەسرین خان بەو شێوەیە ڕەنگە هەندێک مبالەغەت بێت و ئەمە شوا بکە کە قسەی لەسەر بکرێت بۆ پێت وایە منداڵ لە سەردەمی بەعسدا بە سەربەرزانە دەژیان سەیرەکەی مناڵ کووە مافی کامەیە مافی ئەی نێری بۆ پێشتر مافی هەبوو پێشتر مافی هەبوو لە سەردەمی بەعسدا منداڵ مافی هەبوو نەبوو یانە حکومەتی بەعسە چ زمانی خۆمانیە حکومەتی بەعسە دەرەکە خۆمە ئاواتە خواز من و چەپڵەمە لێیا کە کورد حکومەتی خۆمانە و زمانە و کوردە. بەڵێ سپاس بە پەیوەندەکەت ئەحمەد لە هەولێرەوە. سڵاو دەبێت کاک ئەحمەد. زۆر سپاس فەرموو کاک ئەحمەد. دوانی کاک سوان باشی. سپاس دەکەم. کاک سوان الحەمدولله ئێمە مسلمانین پێشەوەی کە زن بینین ئیسلام بە ئێمە ئەلی زنی باش یا با منداڵت باش بن ئەبێ ئەو دایک و باوکە هەوسەری باش انتخاب کەن کە منداڵی باشیان بیتن ئەوە لێرە زۆر مهمە و من پێم وایە ئێوە ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنەکان زۆر ڕاستیەکان ئەشارنەوە. من هیوادارم ئێوە بە خەڵکی ئێمە بنێن کە لە ئەمریکا و ئەوروپا ساڵە ئەوەندە ئێمەش کورد سامازی پێ نەکەین ساڵانەن بە هەزاران منداڵی بێ باوک دێنە سەر دنیا وەکو بە کوردی پێن بیژی. الحەمدولله مەملەکەتی ئێمە زۆر پاکە لەو تستانە. ئەو تستانە نیە ئەبێ ئێمە سامازی بە کوردایەتی خۆمان بکەین سامازی بە دینی خۆمان بکەین بە تایبەتی سامازی بە هەردوو حزبە بکەین پارتی و یەکەتی. ئیتر سپاسان دەکەم. سپاس بۆ کاک ئەحمەد شوان لە شێخانەوە لەگەڵماندایە. باش کاک شوان. زۆر سپاس کاک شوان فەرموو. دەستخۆشی بەرنامە جوانەکان لێ دەکەم. سپاس دەکەم. تەواوی بەرنامەی ڕۆژەسەر منداڵ ئەوە نییە؟ بەڵێ کاک شوان. ئایا دەرما حکومەت لێرە حکومەت ئاوەڕ لە منداڵ هەژارەکان ناداتەوە پێویستە حکومەت هاریکاری منداڵە فەقیر و هەژارەکان بکات. بۆ ئایا بۆ دەرمالەی منداڵ 10 یان 15,000 لەبەر چی؟ بەڵێ بۆ دەرمالەی منداڵ 15 یان 10,000 بە کەمی تەنێ بێ مانگانم هەر منداڵێک 100-200,000 دەوێ یعنی پێویستە بۆی سەرف بکەی. سپاس دەستخۆشی بەرنامە جوانەکان لێ دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. سامان سەلاح باس لە پێدانی موچە دەکات و زیادکردنی موچە و دەڵێت بە کەمکردنەوەی موچەی مەسئولەکان. ئەلەند لە بریتانیا وەرسویتی زۆر بەداخەوە لە کوردستان منداڵ چینێکی پشتگوێ خراوە لە هەمووی گرنگتر منهەجی خوێندن و بەرنامەی منداڵانە لە تەلەڤیزیۆنەکانەوە چونکە ئەم دوو فاکتەرە دەتوانن منداڵێکی گوێڕایەڵ و ئەکتیڤ دروست بکەن. بێستون خەمبار دەڵێ من پێم باشە لژنەیەک لە کوردستان دروست بکرێت بۆ ئازادکردنی ئەو کەسانەی کە چەندین ساڵە بێسەروشێن کراون لەلایەن دوو حەزبەکەوە ئەمە پەیوەندی بە تەورەکەەوە نییە. ئەحمەد شەماڵ دەڵێت توانای منداڵان لێرە تەنها 4 بەرنامەی بۆ کراوە و ناوی کەناڵێکی نووسیوە دەڵێت پێم وابێت لەوە زیاتر نییە و باشکردنی سیستمی پەروەردەکردن بە ساڵی جارێک بیرمان نەکەوێتەوە. هێمن لە سلێمانیەوە سڵاو لێ بێ کاک هێمن. کاک شوازانم کاتۆ باش هەموو کاتێکت باش. سپاس وڵاتەوەرێکی جوانە بە حکومی کامڕۆ یادی ڕۆژی جیهانی منداڵانە. بەڵێ وڵای من حەزەکەم لەسەر شتێک بڵێم چەند ڕێکخراوێک هەبوون کە تایبەت بوو بەڵێ تایبەت بۆ بوارەی ژیانەکرد کۆمەڵی ڕێکخراوە و ڕێکخراوی مناڵپارێزی بەریتانی یان وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەڕاستی ئەم دوو ڕێکخراوە لە ماوەی پێشوە هەندێک کاریان کرد بۆ مناڵ بەڵام چۆنەڵی لایەنێکی کەمی مناڵن یعنی چۆنەڵی گشتگیر نەبوو بە حکمیەوەی کە ئەمە تایبەتمەند بوو بە ڕێکخراوێک و کەمێک خزمەتیان کرد بەڕاستی ئێستا ئەو دوو ڕێکخراوە هیچ دەورێکیان نەماوە هیچ تەسیرێکیان نەماوە. بەڕای من بەڕاستی کۆمەڵە مناڵە بیرم جاری وایە لە ناو ترافیکەکان لەناو شاری سلێمانیە کاک شوان ڕاکە ئینسان گریانیە یعنی مناڵەکە سەیرەکەی پاچێک بنێشی بەدەستەوەیە بێتە بەردەمت نازانم ئەمانە مە بێسەرپەرشتن ئەمانە بۆ حکومەت ئەلەمانە ناپرسێتەوە بەڕاستی کاک شوان یعنی ئەمە بەڕاستی تاوانە مناڵێک. سپاس بۆ پەیوەندەکەت بڕوا لە ڕانیەوە. سڵاو لێ بە کاک شوان. سڵاو لە جەنابیشت کاک بڕوا. دەستخۆشی بەرنامەتانە دەکەم بەرنامەیەکی زۆر جوانتانە بگاردۆ بەڕاستی. سپاس دەکەین فەرموو بەڵێ. وڵای لەو کوردستانە هیچ شتێک بۆ منداڵ نەکراوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان. بەڵێ. دا پێویستە حکوومەتی هەرێم
شتێک بۆ منداڵان بکات چونکە تا ئێستا هیچ بۆ منداڵ نەکراوە لەو کوردستان ئەو شتە چییە پێت وایە کاک بڕوا دەبێت چی بکات شوێنێکیان بۆ بکاتەوە یانی بتوانێ بەڵێ کاک بڕوا بتوانێت چی کاک بڕوا گوێت لێمە سپاس بە پەیوەندەکەت ڕێباز لە کەرکووکەوە لەگەڵماندایە ئەم کاتە دەژەڕێت هەموو کاتێکت کاک ڕێباز ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەی کەسکەی باشترە بە باشی گوێمانە دەنگن نییە بەڵێ وەڵام من گلەیەکم لە حکوومەت بەڕاستی ئێستا دەخۆش بەرنامەکردێکم بەڕاستی بەرنامەیەکی جوان ڕژاردووە بەڵام ئێمە لە کۆمەلگاکەژین کۆمەلگای خاخەڵان سەر بە شوان کەرکووک بەڵێ زیاتر لە 4,000 ماڵی تا سەباقتەی شاوانی لێ نییە ئیتر لە چۆ خزمەتگوزاری بۆ منداڵی و منداڵێکی باش پەروەردە بێ لە کۆمەلگایە یعنی شوێنێکی دەوری سەرنگا شوێنی سەرنگا زۆرەوەیە تاکە باختی شاوانی نەکراوە یعنی چۆن منداڵە داین چۆن پەروەردەیەکەی چۆن ئامادەکە بۆ قوتابخانە چۆن فێری ژیانێکی باشی بکەیت دەخۆشتان لێک وەرە و زۆر سپاس بۆ کاک ڕێباز شانۆ لە سلێمانیەوە شانۆ لە سلێمانیەوە بەداخەوە پەیوەندەکەی پچڕا عەلی هەر لە سلێمانیەوە سڵاو لێ بێ کاک عەلی کاکشوان ساڵ لە جەنابی شو ساڵ لە هەموو کارمەندانی جەناب کەناڵەکەتان زۆر سپاس دەکەین کاک عەلی سپاس بەشوونی من ئەوەی کە من ئەبینم ئەگەر ڕێکخراو هەبێت و پیش بۆ مناڵکە بۆچوی من چی بکا کاکە بە مەکتەبەکان بگەڕێ بزانێ ئەوانەی کە فەقیرن کە باوکیان دەرامەتی نییە کە ناتوانێت 250 دیناریان باتێ بۆ مەکتەبەکە باوکی لە مەکتەب دەری ئەکات ئیش بۆ ئەوانە بکەن کاکشوان بەڕاستی ڕێکخراو هێت بە بۆچوونی من ڕێکخراوان بینە باوەڕکە کە هاتوش ئیشی بەس بۆم نای دەوڵەمەند کردووە ئەوانەی کە پێویستیان پێین دێ ئەوان ئەگەر ڕاستەکەن و ئیش بۆ مناڵەکەن باوگەرن مەکتەبەکانە بەکسە من ئەیبینی لە مەکتەب باوکی دەری هێناوە لەبەرەوەی ناتوانێ بەڕاستی دەرامەتی دابین بکە ناتوانێ پارێکی باشێ بۆ مەکتەب هیوادارم ئەگەر ڕێکخراو هەیە ئیش بۆ ئەوانە بکات ئیتر واز یعنی بەجددیشی بۆ بکات نەک هەروە بێت بڵێ وڵا ئیش بۆ مناڵەکەم مناڵ بەڕاستیشی بۆ نەکەوە لە وڵاتای سپاس بۆ کاک عەلی ئارام لە سلێمانیەوە فەرموو کاک ئەم کاتت باش هەموو کاتێکت باش زۆر سپاس وەڵی زەحمە نەبێ پرسیارێک لە جەنابەت ئەمێ بپرسم ئایا ئەم بەرنامەیە کە بەڕێز پێشکەشێکی باشتر نییە بڵێن بۆ هەر تەوەریەک کەسێکی پسپۆرت لەو بوارەیە دانیشێ بۆی جوابی خەڵک باتەوە هەندێک لە تەوەرەکان ئەومان کردووە کاک ئارام بەڵام ئەم بەرنامەیە زیاتر گرنگی دەدات بە ڕای هاوڵاتیان لەبەرەوەی پرۆگرامی تر هەیە پسپۆر و شارەزا و هەندێک چاودێر قسەی تێدا دەکەن بۆیە لێرەدا ئەوەی کە گرنگە مایکی خەڵک بۆ خەڵکەوە خەڵق سەرسەر شتەکان بکات بەڵێ بەڵێ باشە من زۆر سپاسان دەکەم ئینشەڵا هیوادارم بەرەو پێشتر بچن و هەموو ئێوارەوە لە خزمەتی خەڵکە بن بۆی خەڵکە هەموو شتەکان بخاتە ڕوو ئەوەی باشە بکرێت ئەوەشی خراپە خەڵک باسی کە بۆی دووبارە نەبێتەوە تر زۆر سپاس و زۆر سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە کۆیەوە لەگەڵماندایە فەرموو کاک محەممەد سپاس دەکەین فەرموو کاک محەممەد سپاس دەکەم وڵی کاکشوان بەس منداری فەقیر کێشەی هەیە دەنا مناڵی بەرپرسەکان هیچ کێشێکیان نییە من لە ڕۆژێ چوومە سۆپەرمارکێتە کابرای دەوڵەمەند بەرپرس بوو بە مناڵەکەی دوور بەکەی خۆی دەیگوت ئەوە چی تەوێ هەڵگرا ئەوێش بەکەی خۆشتی هەڵەگرێ باز مناڵی فەقیرە دەتوانێت بەکەی خۆیشت هەڵبگرێ ئەو بەرپرسانەش هەموو خۆ ئەو پاپیان فەقیرەکاری پێیان نەکرد هەموو لەسەر حیسابی ئەو خەڵکە دەوڵەمەند بوو باشە کاک محەممەد ئەگەر وابێ منداڵی هەر هەژارێک ئیتر هیچ بە هیچ ناکە و هیچی پێ ناکرێت ئەتوانین وا بڵێن لەبەرەوەی لە هەموو کۆمەلگەیەکە چینی هەژار هەیە لە کۆمەلگەی کوردیدا لە ڕابردوودا بە تایبەتی چینی دەوڵەمەنی بەم شێوەی ئێستا نەبوو و منداڵ پەروەردە دەکرا و دەگەشتە ئاستێکی باش هاندەرەکە چییە واتە پێت وایە تەنها دۆخی دارایی ئەو خێزانەیان هەندێک هۆکاری تر هەیە کە زۆر کەس ڕەشاوی ناکات کاکشوان هۆکارەکە دیارە بەرپرسەکانن کاکشوان گوێم لێتە بەڵێ بەرپرسەکانن داهاتی ئەو خەڵکە ئەخۆن بەرپرسەکان ئەیخۆ ناوی خەڵک دەوڵەمەند بێ بە یەکسانی ئەو پارە تەوزیع ناکەن هەتا خەڵک مناڵی فەقیر و مناڵی دەوڵەمەند وەچیەک بژێ
دەچوو بزانم مناڵت مەسئولێکە بە مۆنیکا و بە سێسواری ئەیبەنە کوژێ و ئەیهێنەوە ئایا مناڵی فەقی وایە؟ سپاس بۆ کاک محەممەد هەموو لەسەر ئەو خەڵکە دەورەمە بوو لەسەر سادی ئەو خەڵکە دەورەمە بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە کۆیەوە ڕەئوف لە سلێمانیەوە ئێوارە باش ئێوارەت باش کاک ڕەئوف برای بەڕێزم وڵاتێکی سەقەت پەروەردەیەکی سەقەت بێگومان مناڵێکی سەقەت دروست دەکات ئەمە هۆکارەکەی ئەوەیە مەسەلەن هەر لە خێزانەوە دەست پێکە هەر لە پەروەردە دەست پێکە من کاتی خۆی لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی وت وتم جەناب ئێوە خۆتان مناڵ پەروەردەیەکەن ئیتباسی مناڵ و مافی مناڵەبانە بوو ئەکەنەوە بێگومان وتم وەرە کاکە تۆی جەنابی بەڕێوەبەری گشتی سلێمانی وەرە تۆ لە خۆتۆ دەست پێ بکە هەموو بەشەکانی و وەرزش و توانا و شانۆ و سوزانم ئەو خەکە توانێت مناڵ فێری بێت کە توانێت لە بەشی شانۆ و سینەما و وەرزش و ئەمانە مناڵەکە فێرکە سبێنێک کە مناڵەکەی من هاتە دەرەوە لە قوتابخانە خووناتە سەرجادەکان و جگەرە فرۆشی و بۆ یاخسێتی و ئەم شتانە خواتە مەمەسەن بۆ نمونە لە مۆسیقا فێرکراوە لە شانۆوا فێرکراوە لە نووسینا فێرکراوە لە ئەدەبا فێرکراوە لە کاک ڕەئوف هەندێک جار ڕێکخراوەکان ئەمڕۆڵە دەبینین نەیانتوانیوە ئەم بۆشاییە پڕ بکەنەوە ئەگەر پێت وا بێمە بۆشاییەوە دەبێت پەروەردەی بیکە ڕێکخراوەکان لە ئەو خولانەی کە دەیکەنەوە ئەو کۆڕانی کە دەیبەستن بۆ منداڵان بۆ پەروەردەکردنی منداڵان نەیانتوانی ئەمە چارەسەرکەن بێگومان ناتوان جاگە بیانتوانێت بۆ ناتوانن بۆ ناتوانێت ئەبوو ئێستا مناڵ لەسەر شەقامەکانە لە ئەگەر بیانتوانێت ئەبوو ئێمە باشە کاک ڕەئوف چیان کەمە بۆ ناتوانن بۆ ناتوانن من ناڵم کردویانە یان نەیان کردو لە تۆ بپرسم بۆ ناتوانن خۆتەڵی ناتوانێت بەڵێ کە شتەکە کە من تازە مناڵەکەی خۆم لە قوتابخانەوە لە پۆلی یەکەوە دەستی پێ نەکرد تازە چۆن نتوانێت مامۆستای ڕێکخراوێکە فێری هیچی بکات دەبێت لە پەروەردەوە فێر بکرێت ئەو شتانە کە متوانێت فێری ئەو شتانە بکرێت بۆیە مناڵەکە من سبێنێ خۆی مەشغوڵ نەکە بەشتی لاوەشی و تووشی دادان ئەزیزی من بەڵێ کاتێکی ئارام بۆیەوە بۆ خەڵکی زەحمەتکێشی کوردستان سپاس بۆ کاک ڕەئوف لە سلێمانیەوە سەرتیب لە چۆمچەماڵەوە سڵاو دەبێ کاک سەرتیب سەڵاو لە تۆ هەناسەکەم باشی زۆر سپاس تەوەرەکان تو هەمووی جوانەوە پڕ بە پێستی خۆیەتی و هەمووی قوتابخانە و خوێندنگایەکە بۆ چاوکردنەوە و پێگەیاندنی کۆمەلگایەکی تەندروست و نەوەیەکی تەندروست بۆ دوڕۆژی ئەم گەل و نیشتیمانە برایشیرنم ئەمە ئەبێ چەند مامۆسایەک و پسپۆڕی توێژەری کۆمەڵایەتی بێ لە لیقایەکی تەلەڤیزۆنیا باس لە پەروەردەکردنی منداڵان کە لەسەر چی شێوە و سیستمێک ئێمە منداڵەکانمان پەروەردەکەین بۆ ئەوەی بێتە نەوەیەکی دوڕۆژ تەندروست و ڕێخوپێک لە هەموو بوارەکانە بەڵام ئەمە دقەیەک بوار بە من نادا تەفسیرن و تەفسیرن باس بکەم پێویستە پەرلەمانی کوردستان بجانێکی قانونی دروست بکە بۆ پارێزگاریکردن دیفاع لە مافی منداڵان لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە خۆزگا دەرفەت و بوار هەبووە من ئەمتوانی بە هەموو شێوەیە وڵامی تەوەرەگرت بدەمەوە کە چۆن مناڵ لە سەرەتای دووگیانبوونی دایکەوە تا لە دایکە بێ کە ماڵەکەی قوتابخانەی یەکەمە باشە کاک سەرتیب من دەمەوێت وەڵامەکەت زۆر کورت بکەیتەوە لەوەی لەکوێوە دەست پێ بکرێ زۆر کەس باس لە مەنهەجی خوێندن و پەروەردە دەکات تۆ لەگەڵ ئەوەی کە لەوێ دەست پێ بکرێت بەڵێ منهەجی پەروەردە وانەیە لەوانەکانی پەروەردە گەیاندنی نەوەیەکی تەندروستە لە سەرەتای منداڵبوونەوە بەڵام بەداخەوە ئێمە کە قساکەین لەسەر ئەساسی عاتیفە قساکەین ئێمە کە لەسەر تەوەریە قساکەن ئەبێ واقعیانە وربینانە لە ناوەڕۆکی مەسەلەکە بکۆڕینەوە بژینە سەر واقعی عەقلی مەوزوعەکە نەک لەسەر ئەساسی عاتیفە یەمینەن وەیەسان هەر بژی هەناسەکەم برای زۆر سپاس بۆ کاک سەرتیب لە چۆمچەماڵەوە بێگەرد لە تەقتەقەوە سڵاو دەبێ کاتت باش هەموو کاتێکت باش بێگەرد خان تابەتە بە بەرنامەی مناڵان بەداخۆم لە ڕووی مافی منداڵەوە پێشەکراوە مافی منداڵ لە کوردستاندا پەڕەتەوە لەگەڵ وڵاتانی تردا ئێمە کوردستان لە سەر دەستگاکی ینی لەسەر دەستگاکی نەوتدا دەژین باتان خۆم سەری وڵاتانی تر بکەین لە ڕووی موچەوە بەڕاستی موچە زیاترە لە وڵاتانی تردا بەڵام لێرە پێشەکراوە لێرەوەدا لە حکومەت لێرن کوردستان دەکەم کەوا مافی منداڵە لێرن کوردستاندا پێشە نەکرێ و بەتایبەتی لە کوردستاندا و داواکارین ئەوە بوو زۆر سپاس بەرنامەکە دەکەم کاکشوان زۆر سپاس بۆ بێگەردخان لە تەختەقەوە مامە خەمە لە سلێمانیەوە لەگەڵماندایە کاکشوان گیانم کاتە باش هەموو کاتێکت باش بۆ کەمکردنەوەی کێشەکانی مناڵ چەند بە چەند خاڵێک دیاریەکەم یەکەم دروستکردنی خێزان لەسەر بنەمایەکی شیا و مرۆڤایەتی
نەک لە بەرمەبەستی لا بەلا وەک ژن بە ژن و شیربایی و دەوڵەمەندی وشتی تر تا زیابوونەوە کەم بێتەوە مناڵ باجەکەی نەدات. دووەم گۆڕینی سیستەمی خوێندن بە شێوەیەک قوتابخانە و خوێندن لەبەر چای قوتابی شیرین کات تاکو وازی لێ نێنێ و باجەکەی مناڵان نەیەن. سێهەم دامەزراندن و دۆزینەوەی هەلی کار بۆ خوێندکاران دوای تەواوبوونی خوێندن تا بتوان خێزان پێک بێنن تاکو بتوانن ژیانێکی ئارام بژین. سێهەم متمانە بەخشین بە قوتابیان لە ڕێی نێشتنی جیاوازیەکانەوە بە نمونە مناڵی بەرپرس و دەوڵەمەندەکان ئەتوان مامۆستای تایبەت بگرن یان بگرە پرسیاری تاقیکردنەوەکانیشان بەڕێز ینی ئەم شتانی تۆ باسیەکەی ئێمە دەیبینین لە پرۆگرامی هەر حەزبێکدا بە تایبەتی لە کاتی بانگەشی هەڵبژاردندا ئەم کۆمەڵە خاڵە باز دەکەن بۆ نەتوانراوە بکرێت پێت وایە آخر ئەوان هەموو شتێکان بە حیزبی کردو بەس بۆ سەرنجڕاکێشانی خەڵک نەبووە نەکبووی کۆمەڵگە وشارکەنەوە کۆمەڵگە ژیانی کۆمەڵگە چاک بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەمان ئەو بۆچوونەی مامە خەمەل سلێمانیەوە عەلی کامەران نووسیوێتی حکوومەتی هەرێم وە بیری لە منداڵ کردوتەوە کە زوو گەورە دەبێت تەنها بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکار هاتووە و نووسیوێتی 4 خلیسکێنەی بۆ کردووە و تەنها پشیلە زیاتر یاری لەسەر دەکات. بڕوا لە ڕانیەوە لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک بڕوا. زۆر سپاس. دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم. سپاس دەکەین کاک بڕوا فەرموو. ڕاپێویستە حکوومەت بێت گوێ لەو منداڵان نەبگرێت بزانە پێداویستەکانیان چێ بۆیان دابین بکە. پێت وایە حکوومەت نازانێت پێداویستەکانیان چییە؟ بۆ ئەوی گوێیان لێ بگرێ؟ بۆ نازانێت لە کاتێکدا کە چەندین ڕێکخراو هەیە میدیا و هەموو ئەم لایەنانە باس لە پێداویستەکانی منداڵ دەکەن بۆ حکوومەت نازانێت؟ یا حکوومەت ئاگای لە خۆی نییە لە بەردەزێنینەوەی. بەڵێ کاک بڕۆ گوێم لێت ئەگەر قسێکت ما بێ فەرموو. بەڵێ بەڵێ دەڵام حکوومەت ئاگای لە خۆی نییە لە بەردنەوە دزینەوە شتانە. کەی ئاگای هەیە ئاگای لەوە هەیە مناڵ گوێ لە داواکانی مناڵ بگرێ. بەڵێ. دا ئێستا لە وڵاتانی تر هەموو لەو ڕۆژەدا دایک و باو هاجێ بۆ مناڵەکانیان دەکرێن بەڵام لەو کوردستانە ئەو شتانە هەر نییە. بەڵێ. داوا لە خەڵک دەکەین لەو ڕۆژەدا ناز بزنە منداڵەکان هاجێ شتیان بۆ بکردن حکوومەتیش بەخۆی دابچێتەوە گوێداتەوە منداڵانە. سپاس بۆ کاک بڕوا لە ڕانیەوە. فاتمە لە سلێمانیەوە لەگەڵماندایە. زۆر سپاس دەکەین فاتمە خانم. زۆر سپاس بۆ تۆ هەموو کارمەندان. بەڕاستی تەوەرەکە و تەوەرێکی جوانە دەجێ خۆیەتی کاکی بەڕاستی مناڵانی کوردستان بەڕاستی عێراق ئەخاستەن بە تایبەتی کوردستان هەمووی مافەکانیان فەوتاوە. من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم مافی مناڵ بە شێوەیەک بێ کە پەروەردەکردنەکەی نەک ئاسبێ پەروەردەکردنێکی ڕاست و دروست بێ چونکە مشتی مناڵ سنوقێکی خاڵیە. ئێمە ئەگەر بێت و خێزان پەروەردەی بک بە شێوەیەکەواتە ئەم مناڵە لێرە پەروەردە نابێ بە جوانێکی گەگەڕێتەوە بۆ حکوومەت ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی پەروەردە. من داوا لە وەزارەتی ڕۆشنبیری ئەەکەم کە ئەو شوێنانە بکەنەوانێ بۆ قوتابیان مناڵەها تەنەها مناڵی زیرەک و بەهرەمەند بان هەیە لە دادتاشیە لە مۆسیقا لە گۆرانیا لە جۆرەها شتی ترا بەداخەوانەی باسی شوێن ئەکەنەوانێ بۆ مناڵان باسی زوربەی مناڵیش بێ بەشن لەو شتانی کە خواستەکانیان ێتە دی. ئێمە ئەبینین سیرەکەن شەوان ئەچی بۆ هەر شوێنێ مناڵان لەسەر جادەکان پاکتێ بنیشتیان بەدەست یا کلنسیان بەدەستەوە ئەیفرۆشتن. لێرە ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵگا کە بە شێوەیەک پەروەردەی کردو نازانی چۆنە مەبەستی ئەم مناڵە لێرە. داوا لە حکوومەت ئەەکەین ڕێگە چارێک بدۆزێتەوە تەنەها قوتابخانەیە بەتاڵمان هەیە ئەم هاوینە بۆیان بکەنەوە بە یارمەتی و ئەم هاوینە دەورەکانیان بۆ بکەنەوە دوور ئەبن لە کێشە دوور. بەڵێ فاتمە خان سپاس بۆ پەیوەندەکەت. سۆران لە هەولێرەوە بەداخەوە دیارە پەیوەندەکەی بشرا هەر لە هەولێرەوە بەهار لەگەڵماندایە لە هەولێرەوە. کاکشوان پیرۆزای بەڵێ بارخان کاکشوان پیرۆزایی هەموو پرۆگرامە جوانەکانت دەکەم کە هەموو ڕۆژێتدا. زۆر سپاس دەکەم. خاصەتەمەی ئەمڕۆ. بەڵێ سپاس دەکەم فەرموو. یەکەمینی هەرچی خەڵکە تەلەفۆنە کاڵێ حکوومەت بۆ مناڵ وەزیری هەیە تاکو بە حکوومەت بڵێ ئەمە یەک. دووهەمینی کێ تیاچووە بەز مناڵی فەقیر تیاچووە. لەبەر ئەوە ئەگەر ئێمە وەزارێ وەزارەتێکی هین کە بۆ حەقی مناڵ دوای ئەوە فەقیر و داما ئەمەگە مناڵ دروست نەکەن و دانشن بیخەنە سەرجادە. هیچ دەوڵەمەند هیچ موشکیلەی نییە فەقیرەکەیە بەڵێ بارخان گوێت لێمانە بەداخەوە پەیوەندەکەی بشرا هاوکار لە هەولێرەوە فەرموو کاک هاوکار. دەستخۆش
دەستخۆشی بەرنامە کرد کەمەلو بەڵێ کاگاوکەر گوێم لێتە فەرموو کاگاوکەر هیوادارم هەر سەرکەوتوو بن بەڵێ سپاس دەکەین قوربان لێرەوە من تایبەتمەندی سوپاسێکی تایبەت دەکەم بۆ کەناڵی پێلستان بوویتە ئەگەرێک بوویتە سەبەت بوویتە چاوی مناڵانی لەسەر کەناڵی بیانی ئینە سەر کەناڵێکی خۆمەڵی بەڕاست کەناڵی پێلستان من لێرەوە دەستخۆشی لە هەموو ستافەکەیانەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن ئەوانەی کە ئاڵێن میدیا یەکەم کەناڵی ئاسمانی کوردی بووە کە دەست پێشخەری کردووە لە خزمەتکردن و بەدەبکردنی منداڵان چ لە ڕووی هونەرەوە ڕوویەکەوە دەستخۆشی لە ئێوەشەکەم ئەو بەرنامەتان سپاس بۆ کاک هاوکار لە هەولێرەوە و چانێک و بەردەوامین دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە ڕۆژی جیهانی منداڵان و دەپرسین چی بکرێت بۆ باشترکردنی گوزەرانی منداڵان لە هەرێمی کوردستان سروش تاقتەق نووسیوێتی دەبێت بار و گوزەرانی خێزانەکان باشتر بکرێت لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی منداڵ ساتەکانی ژیانی بە خۆشترین سات تێپەڕێنێت بەڵام بەداخەوە کە جگە لە بەڵێن هیچی تری نەکردووە ڕێبین کەلاری دەڵێت پیرۆزبەی ڕۆژی جیهانی منداڵ لە هەموو منداڵانی کوردستان دەکەم هیوادارم منداڵ پشتگوێ نەخرێ و پارک و شوێنی یاری تایبەتیان بۆ بکرێتەوە فەریدون لە بریتانیاەوە لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک فەریدون سڵاو لە توشم کاتت باش بەڕێزم دەستخۆشی تەوەرە جوانەکەتان لێ یەکەم هەم بەم بۆنەی شوکم خۆشە پیرۆزبایی لە تەواوی مناڵانی جیهان مناڵانی کوردستان بە تایبەتی ڕۆژی مناڵانیان بکەم بەس پێم باش بوو ئەم تەوەرە کە ئێوە باستان لێ کردووە بەڕاستی دوو لایەن بەداخەوە نەیتوانی بەردەوامی لەگەڵماندا شاناز لەگەڵماندایە شاناز خان لە سلێمانیەوە ئەم کاتۆ باش کاکشوان هەموو کاتەکەت باش وەڵی سەبارەت بە تەوەرەکەتان تەوەرەیەکی جوانە بەڕاستی ئێمە بین لە سوکردنی کتێبی مناڵەکانەوە دەست پێ بکەین یعنی بەڕاستی کتێبیان هەیە ئەگەر بیان ینی ئەیان بینی بەزەیت بە وەزعیانایەتەوە یعنی کە ئەو کتێبە قورسام جوان تا قورسە ئەوە خۆی خەلەلێک اینجا ئەم واجبە قورسە لە مەکتەب هیچ شتێک نییە زیالەوە تۆ بێت 30 دقیقە ئەم مناڵانە دانێ بە دیار ئەم مامۆستاوە ئایتر تێیەکەن تێ ئێمە نەکە لە مناڵەکانی شوێ ئێمە شەر بەوەیە تێپەڕیوین یعنی ئێمە گەشتینەت من تەلەبەی شەشم حاڵی حازر باوەڕەکەی تووشی سەدمە بووم لەگەڵ ئەم خوێندن و لەگەڵ ئەم هەر تووشی هەمومان تێک چوین تووشی حاڵەتێکی وا بوو یعنی نازانم ئەمە هیچ شتێکیان تەواو نیە وڵاتە هیچی تەواو نەبوو مەکتەبەکان هیچی شتێکی وای تیان ناکرێت کە بە کەڵکی ئەم تەلەبانە بێ بەڕاستی من لە مەکتەبێکا داوامەکەم حەزەکەم حەزاکەم نایی بەرم بە شتەکە نەبێبین بەڵام باوەڕەکەی لە مەکتەبێکا داوامەکەم بۆ مخالەفاتی سپاس بۆ شانەسخانە سلێمانیەوە خدر لە ڕانیەوە سڵاو دەبێ کاک خدر ئەو کاتت باش کاکشوان دەستخۆشی بەرنامەت لێ دەکەم سپاس دەکەم وڵی کاکشوان بەڕای من ئەو خەڵکە ڕەخناگری ئەڵێ خەتای حکومەتە بەڕای من حکومەت خەتا و تاوانی نییە لەو مۆزوعی لەبەرەوەی بە زۆری ئەبینم و خەڵکە ناسم و لە ناو جەماوەرە سەیرەکەم کابراژنەکەی خۆی لەگەڵی نەعاێتەوە و لەگەڵی ناگونجێ و لە دادگا لێک جیابنەوە و سێ چوار منداڵی لە پاش بەجێمینی ئەو منداڵش یعنی دووبارە ئافرەتەکە هەڵستی شووی دووەمە کاتەوە یعنی ئەو منداڵە سەرگەردەن و بێکەسە بن ئەو منداڵە لای خەڵکی بەخێوە بن لای باپیری و لای خاڵی و لای پووری و یعنی منداڵەکان بەبێ کەسی وایان لێدێ کە بچنە سەر شەقام شت بفرۆشن و لە ناچاری و حکومەت دەرەخەتی هەموو کێشانە نایە بە زۆری کێشەی دادگاش کێشەی ژن و مێرد و ئافرەت و هاوسەرەکانیانە کە لێک جابنەوە بە زۆری ئەوانەنە ئەگە پرسیارەکەتەبی زۆر سپاس دەکەین کا خەدر سپاس بۆ پەیوەندەکەت ڕێبوار حەسەن لە فەیسبووکەوە نووسوێتی پێویستە ژیانی منداڵان باشتر بکرێت تا لە ڕێگەی دابینکردنی پارە و نەکردنی ئیش و ببورن و نەک هەموو شتێک بخێنە سەر حکوومەت پێویستە دایک و باوک هەست بە ڕۆڵی خۆیان لە پەروەردەکردنی منداڵەکانیان بکەن ئالێکسس کوردی لە کەرکووکەوە ئەم تێبینی نووسیوە دەڵێت دەبێت منداڵ فێری قەناعەت بکرێت پەروەردەی خێزان ڕۆڵ دەبینێت ئێستا لە کەرکووک منداڵێک هەیە پێی دەوترێت میسی کەرکووک باش یاری دەکات و پێویستە بناسرێت لە جیهاندا دیارەمە
لە گرتەیەکی ڤیددیۆییدا کە بڵاو بۆتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی لە فەیسبووکە منداڵێک یاری فوتبۆڵ دەکاوە بە شێوەیەکی باش یاری دەکات ئەمەشێکێکە لەو دەعمانەی کە هەندێک کەس باسی دەکەن و پێشتریش کۆمنتەکان لەسەر ئەم منداڵەوە بوو کە لە کەرکک دەبێت بناسرێەوە برەو بە توانەکانی بدرێت. هیوا لەگەڵماندایە لە کەلارەوە ئەم کاتت باش کاکیوە. کاکشوانم کاتت باش. زۆر سپاس دەکەین. فەرموو کاکیوە. خۆشی بەرنامەکەتان یەکەم. سپاس فەرموو کاکیوە. ڕاستی بەرنامێکی زۆر جوانە هەروەها دەستخۆشی لە کاروان جێوارەکەم. سپاس بە ناوێویشەوە. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. بەڕاست ئەم حکوومەتەی ئەمە ئیشی بە گەنج و پیر و لاو مناڵانەیە لە کاتی دەنگدانە هەروە ئیشی بە مردوەکانیش ئەکەوێ بەڵام کە ئەم ملەتە وەز ئەیوایە کەچی سێرەکەی لە دوای هەڵبژاردن هەموو کەسێک پراوێز ئەخرێت. بەڵام من یەک شتەیە ئەڵێم ئەم مەسئولانەی ئێمە لە کوردستانە لە وشەی مەسئول بوون تێنەگەشتن هەروە نەدەزان دەچنە سەر کورسی و دوای ماوەیەک هەڵبژاردن تەواو بوو ماوەیەکی بەسەرهاتوو هەموو شتێک لەیا دەکەن و ئاوەڕێک لە ملەتەکەیان نادەنەوە. ئەگەر کەسێک لە وشەی مەسئولیت تێبگەیت ئەبێ هەر شتێکی بینی ڕوبەڕووی بێتەوە یان خەفەتی پێ بخوات. سپاس بۆ کاگیوە. محەممەد لە بەردەڕەشەوە فەرموو کاک محەممەد. کاک محەممەد سڵاو لێبێ بە باشی گومان لە دەنگن نییە؟ زۆر سپاس فەرموو. مناڵ بوو بەڵێ بەڕاستی منتەقەی بەغدەڕۆژ هەلە کەلک و هەتا گەڵەنجی زمانی مناڵ لە جارەمەی مافی وفاتووە مناڵ دەبێ بەداکی بە زمانی داکی خۆی بخۆێنێت وایە. بەڵێ کاک محەممەد دەتەوێت بڵێ چی لەبارەی خوێندنی منداڵانەوە؟ بەڵێ زمانمانێ گۆرانەتی هیچ یانە زمانی سەپەر هیچ سۆرانی ئێمە بادینی دەخۆینی هیچ تێناگەن لە زمانی بادینێ. بەڵێ زاراوەی بادینی کرمانجی هیواداری ئەم زمانی بێت و گۆڕین بتە سۆرانی بۆمە بۆ لەبەری تێناگەن لی تەنها لەبەرەوە نەخێرەشە من پۆلی من بە بادینی خۆیم هەندێک کلمە هیچ تێناکەم معنای هیچ تێناکەم. سپاس بە پەیوەندەکەت. چاوان لە سلێمانیەوە. چاوان لە سلێمانیەوە. ئەم کاتەوە بە زۆر سپاس چاوان خان. من دەستخۆشی لە تەوەرەکەوەکەم تەوەرێکی زۆر جوانە. زۆر سپاس دەکەین. پیرۆزبایش لە هەموو مناڵانێکی گیانەکەم. من یەک نینم هەیە لەسەر تەوەرەکە و ئەمە بەڵێ چاوان خێزان ڕۆڵە بینێ لە باشگوزەرانی مناڵانە. خێزان باش بێ مناڵیش باشە بێ یعنی گوێمان لێتە چاوان خان. بەداخەوە پەیوەندەکەی بشڕا هەژار لە هەولێرەوە. فەرموو کاگەژار هەموو کاتێکت باش. بەڕاستی مەسەلەی مناڵ ینی وارێکێک دار حەساسە بەڵام لە هەرێمی کوردستان بە تەواوەتی پشتگوێ خراوە. ئێمە پێچوار شتمانەیە کە مناڵ لەسەری پەروەردە بکەیت بابەتی هەرە سەرەکی پەروەردەیە ینی پەروەردە لە کوردستان تەواوەتی سەقەتە. سیستەمەکە دانراوە بەس بەوەی مناڵدا تێیدا گەمژە دەبێت. واتە مناڵ لە سەرەتادا وەک پەیلسوف دەچێتە مەکتەب دوجار وەک سەقەتێک دەرەکەوێتەوە. بەڕێی من پەروەردە لە کوردستاندا دەبێت بە تەواوەتی بگۆڕدرێت. دوجار حکوومەت وەک پەروەردە ئیشی لەسەرکە توانێت هیچ شتێکە لەسەر پەروەردەکە منداڵ تێیدا جوراتێک پێکە دەست بوو. لێرەدا تەنها شتی شرمان بە ڕێکخراوەکان من نازانم ڕۆکەم ڕێکخراوەکان شتێکیان کرد لە ئاز پەروەردەی منداڵدا بێت. ئێستا لە کوردستاندا تەنها یەک کەناڵەیە کە کەناڵێک لە کوردستان بتوانێت هەتا حدێک وەک پەروەردە. سپاس بۆ کاگەژار لە هەولێرەوە. سۆما عەلی لە فەیسبووکەوە نووسیویەتی بەداخەوە لە کوردستان ڕێکخراوی زۆر هەن بۆ منداڵان بەڵام ئەو ڕێکخراوانە تەنها بەناو هەن تا ئێستا نەبوونەتە جێی ڕەزامەندی خەڵکی. هەڤاڵ لە کەڵەکشیەوە. ئەم کاتت باش کاگەڤاڵ. ئەم کاتێک تۆ باشتر کاتێک زۆر سپاس فەرموو.
کاکەمە هیوامان ئەوەیە ئەم زمانە لە کەلەکسی بێتە گۆڕین ئەم خوێندنە بادینیە ئێمە خۆمان حەزماندا زمانی بادینی نییە با نەڵێن زمان کاک هەواڵە بەروی زمان نییە زاراوەیە دیالکتیکەوە زاراوەیە بە ناوی بادینیە کاکە زاراوەیە بادینیە خۆ کرمانجی بەڵام من بەبەستم زمان نییە بڵێ مهم هیوادارین ئەم زمانە بۆمان بێتە گۆڕین هیچ لێ حاڵی نادین ئەمە کێشەی بۆ منداڵانی ئەوە دروست کردووە لەو ناوچەیە چۆن کێشەی بۆ منداڵانەکان بەتاڵەکەن بازار مەدرسەینە لەبەر ئەو زمانە قۆڕە کاگەڤاڵ لەگەڵ ڕێزماندا با پەیوەندەکەی داخێن کاگەڤاڵ ئەوە شێواز نییە بۆ قسەکردن بەرامبەر بە هەر حاڵەتێک ئەگەر بۆ شێوەیە کێشە بێ بۆ ئێوە نابێ بۆ زمانە قسە بکەی و ئێمە لەگەڵ ئەوەدانی لەگەڵ ڕێزماندا من تەنانەت ئەوەشم بەلاوە پەسەند نەبوو کە بڵێ زمانی بادینی لەبەرەوە ئێمە ئەو جیاکاریە با نەکەین لە پرۆگرامی مایکی خەڵکدا و نابێت لێرەوە تەشیر بە زاراوە و بە ناوچە و بە هەر شوێنێ بکە لەبەروی ڕێزمان هەیە بۆ هەموو ئەو ناوچانە ئێمە لێرەدا باس لە کێشەی منداڵ دەکەین ئەگەر کێشەی خوێندنی زاراوەی بادینی یان کرمانجی لای ئێوە کێشە بێ دەبێت بە شێوەیە قسەی لەسەرکەی بۆ ئەوی لێرەوە پەیامەکەت بگەێنرێت نەک بەو زمانە قسە بکەی و بەو گوشانە بەکاربێنی بەڕاستیەوە شتێکی نابەجێ بەلای ئێمەوە ئەوین لە ئەڵمانیاوە لەگەڵماندایە ئەوین لە ئەڵمانیاوە هەموو کاتێکت باش من دایکی ئەزینم نعدين دايكي أزين دايكي أفين فرمو دايكي أفين زور سباس بدي سلامتي فعصرني بتخشي كم بوم برنامج خوشا وهي وادارم دائما أم برنامج كفروردي من دارمان إدايا بو جاهي من داران مع تقدسان لهريم ونامو عالم كيش مشكل دور في خوشحالم فكرمان وهمو عشات مان كأشياء تروي بو من دارمان وبو فروردي فصراحة أما أنتي خليني كان حكومتي هرير وأنتي فروردي وزارتي فروردية كيش مشكل بو من داران هذا زماني سكين هذا زماني خندني زماني بەڵە سپاس بۆ دایکی ئەڤین لە ئەڵمانیاوە کە دوا پەیوەندیمان بوو هەر لە خۆشی دابن